سەر و ساماندانی دەستفرۆشان بە مانای هەڕەشە و لێدان و کۆکردنەوەی کەلوپەلەکانیانە. هەڵسوکەوتی مامورانی سەدی معبەری شارەداریەکان لەگەڵ دەستفرۆشان لە تاران و شارە گەورەکانی دیکە ئێران لە ماوەی ساڵانی ڕابردوودا زۆر جار بۆتە سەردێڕی هەواڵەکان. ماوەیەک لەمەوبەر بڵاوبوونەوەی فیلمی هەڵسوکەوت و کۆکردنەوەی کەلوپەلی دەستفرۆش و کەمەندامێک لە ڕەشت ناڕەزایەتی زۆر کەسی لە تۆڕە کۆمەڵایەتەکان لێکەوتەوە. ڕۆژی سێنزەی مانگی ڕێبەندان دەستفرۆشێک لە شاری خۆڕەماباد خۆی سووتاند. ئەم دەستفرۆشە دوای دەرگیر بوونی لەگەڵ هێزەکانی سەدی معبەری شارەداری دەستی دا بۆ ئەم کارە. ناوەندی فریاکەوتنی خێرای ئوستانی لۆرەستان وێڕای تاییدی خۆسووتاندنی دەستفرۆشەکە وتویەتی کە خەڵک دەستیان داوەتە خامۆشکردن و ڕاگۆستنی ئەم کەسە بۆ نەخۆشخانە. بەپێی راپۆرتی ڕۆژنامەی شەرق عەلیڕەزا زاکانی شارەداری تاران وتویەتی کە بۆ سەر و ساماندانی دەستفرۆشان بە شوێن شێوازێکی نوێداین. بەڵامەوەی کە بەکردەوە بینیمان شێوازی نوێی شارەدار هیچ شتێک نەبوو بێزگەل لە هەڕەشە و کوتەکاری و کۆکردنەوەی کەلوپەلەکانیان. لە درێژەی راپۆرتەکەی ڕۆژنامەی شەرقدا هاتووە شەوی سێشەممە دووبارە بەنێری بەڕێوەچوونی گەڵاڵی ئینزباتی لە چوارڕێی وەلی عەرز تا چوارڕای جمهوری بە تیرچەراغ بەرقەکانەوە هەڵاوەسرا. بەیانی چوارشەممەش بەرپرسی شارەبانی شارەداری ناوچەی 11 لەگەڵ هێزە ئینتزامەکان هاتنە ئەم شەقامە و ڕێگەی بە دەستفرۆشان نەدا کەلوپەلەکانیان بڵاوکەنەوە و ئەوانش کە بڵاویان کردبووەوە هەڕەشەیان لێکراکە کۆی بکەنەوە و بڕۆن و یان ئەوان بارگە و بنەیان بۆ کۆ دەکەنەوە و لەگەڵ خۆیان دەیبن. بەڵام دەستفرۆشان مقاومەتیان کرد. لە سەرەتادا بەخواهێش کەنانیان نەبڕن و پێنەنێنە سەرگەروی ژن و منداڵیان. بەڵام پیاوێک کە هێزی سەوز پۆش دەوریاندا بوو دەڵێت کە بارگە و بنەیان کۆ بکەنەوە. ئەم پیاوە دەنگی نانی ژن و منداڵەکەمان مەبڕن نابیستێت. پیرە پیاوێک هاوار دەکات و دەڵێت ئەگەر قەرار بێت بۆ ماڵ و ژیانی نان نەباتەوە بمرێت چاکترە. بەڵام پیاوەکە نەدەنگی خواستەکان دەبیستێت و نەهاوارەکان و یەک کەلام دەڵێت بەساتیان کۆ بکەنەوە. بەڕێوەبەری شیرکەتی ڕێخستنی پیشەکانی شەهری تاران وتویەتی کە نزیکەی 10,000 دەستفرۆش لە ئاستی پێتەخدا بوونی هەیە کە لەم ژمارەیە 5,000 کەسیان لە شوێنە جۆراوجۆرەکانی شاردا جێگیر کراون. باقی دەستفرۆشانی دیکەش کە ژمارەیان نزیکەی 5,000 کەس دەبێت لە ڕێڕە و شەقامەکان کاری دەستفرۆشی خۆیان درێژە پێدەدەن. دەستفرۆشی پیشە نییە و هەزاران ژن، پیا و پیر، لاو و تەنانەت منداڵی دەستفرۆش ڕۆژانە لەگەڵ گوشار و توندوتیژی مامورانی شارەداری و پۆلیس لەگەڵ سوکایەتی و بێحورمەتی لەلایەن دوکانداران و هەندێک جار لەلایەن لات و چەقۆ کێشە بەکرێگیراوەکانەوە بەڕەوڕون. دەستفرۆشان لە سەرما و گەرمادا بەردەوام و سەیار کەلوپەلەکانیان بڵاو دەکەنەوە و لەگەڵ خۆیان دەیانگێڕن بەڵکو بتوانن هەزینەی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان دابین بکەن. ژنان، منداڵان و پیرانی دەستفرۆش زیاتر لە هەر گروپێکی دیکە لەگەڵ کێشە و گوشاری جەستەیی و ڕوحی بەڕەوڕون. راپۆرتی شارەداری تاران سەبارەت بە دەستفرۆشان نیشانی دەدات کە چلۆن بێکاری لە ناوچە بێبەشەکانی ئێران و لەوانە لە کوردستان بەشێک لە هێزی کاری ناچار بە کۆچکردن بۆ تاران کردووە و دەستفرۆشی بۆ ئەوان یەکێک لە ڕێگاکانی دابینکردنی ژیان لە بارودۆخێکی یەکجار دژوار و نامرۆڤانەدایە. دەستفرۆشی پیشە نییە، هیچ ئەمنیەت و پشتیوانیەک دەستفرۆشان ناگرێتەوە. ئەوان بەردەوام دەکەونە بەر توندوتیژی و هێرشی مامورانی سەدی معبەری شارەداری. لە زۆر حاڵەتدا هێزە ئینتزامەکانی لەگەڵ هێزەکانی شارەداری هاوکاری دەکەن. سەرمایەی کەمی ئەوان لەگەڵ هەر هێرشێکی ماموران لەناو دەچێت و یان بە تاڵان دەبردرێت. دەستفرۆشان بەردەوام لەگەڵ هەڕەشە و توندوتیژی دەرونی، زمانی و فیزیکی بەڕەوڕون. بەڵام دەستفرۆشان چ کەسانێکن؟ دەستفرۆشان کرێکارانێکن کە هەموو ڕۆژێ ژمارەیەکیان لەگەڵ داخرانی ناوەندە ئابوووریەکان بە ڕێزی بێکارانەوە پەیوەست دەبن. لەشکری بەرینی لاوانی خوێندکارن کە دیتنەوەی پیشە بۆیان بۆتە ئاوات و ئارەزوو. ژنانی سەرپەرستی بنەماڵن کە منداڵ و تازەلاوەکانیان لە جیاد ئامۆزش و چێژوەرگتن لە منداڵی و تازەلاوی بوونەتە یارمەتیدەری دابینکردنی پارۆنانێک بۆ بنەماڵە. پیاوان و ژنانێکی بەتەمەن کە دەیان هەوێ ئەم قۆناغە لە ژیانیان بەسەر بەرزیەوە بەرنەسەر و دەستی داوا بەرە و کەس ڕانەکێشن.
هەموو ئەم ئینسانە شەریف و چەساوە و بێبەشانن کە بەم جۆرە لەلایەن مامورانی ڕژیمەوە دەدرێنە بەر سوکایەتی. دابینکردنی کار و بیمەی بێکاری و کۆمەڵایەتی، نایاساییکردنی کاری منداڵان و دابینکردنی پشتیوانی پێویست بۆ ئەوان و بنەماڵەکانیان، تاوانبوونی توندوتیژی دژ بە دەستفرۆشان لەلایەن ناوەندە حکوومەتیەکان، پێکهێنانی کار لە ناوچە پەراوێزەکانی ئێران خواستێکی دەستبەجێ و ئینسانیە کە پێویستە لەلایەن خەڵکەوە زۆرترین پشتیوانی لێ بکرێت. یەکێک لا گرنگترین خواستەکان کە پێویستە لە جەرگەی خەبات دژ بە بێکاری ڕوو بە سەرمایەداران و دەوڵەتی سەرمایە گەڵاڵە بکرێت، خواستی دابینکردنی بەڕێچوونی بێکارکراوانە. ئەگەر دەوڵەت توانایی دابینکردنی کاری بۆ بێکاران نییە، ئەرکی سەرشانیەتی کە بیمەی بێکاری گونجاویان پێبدا تا مەجبور نەبن ڕوو بکەنە دەستفرۆشی و ئەو هەموو سەرکوت و بێحورمەتیە تەحموڵ بکەن.